من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێ بێ بینێرانی بەڕێز و خێرخوازانی خۆشەویست. شاد و کامەرانین لە خزمەتی هەژاران و منداڵانی بێباوک ئەم جارش پێتان شاد دەبینەوە بۆ ئەوەی بە هەمومان دڵخۆشی منداڵانی بێباوک و هەژار و نەدارەکان بکەین لە هەرێمی کوردستان. بەخشین ئەمساڵ لە 8 پرۆژەدا لە مانگی ڕەمەزانی پیرۆز ڕاگەیان کە لە ڕێگەی ئێوەی خێرخوازەوە ئەوێت هاوکاری هەژاران و نەداران و منداڵانی بێباوک و خاوەن پێداویستە تایبەتەکان بکات. سپاس بخوای پەروەردیگار، ئەو ڕۆژانەی کەوا لە مانگی ڕەمەزان ڕۆیشتووە توانیمانە بە هەزاران خەڵک دڵخۆش بکەین و سفرەیان ڕازاوە بکەین و فرمێسکەکانیان بسڕین. یەکێکیش لە پرۆژەکانی بەرنامەی بەخشین لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزان بریتی بوو لە هاوکاریکردنی منداڵانی بێباوک. جگە لە موچەی مانگانە بەخشین 200 خانەوادەی هەژاری منداڵی بێباوک دڵخۆش دەکات بە هاوکاری و کۆمەچەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست. ئەمڕۆ لە شاری سلێمانی لە ڕێگای خێرخوازێکەوە 100 خانەوادەی هەژار و نەدار و منداڵی بێباوک دڵخۆش دەکەین بۆ ئەوەی لەم بەرە جەژنەدا دڵیان خۆش بێ و سفرەیان ڕازاوە بێ. چەند ساتێک لەگەڵمانە بوو. دەستخۆشی لەو خێرخوازانە ئەکەم. زۆر سپاسی خۆی گەورە ئەکەین کە ئەم خێرخوازانەی دڵ نەرم کردووە بۆ ئێمە. مناڵی بێباوکمان هەیە، من بۆ خۆم 4 مناڵم هەیە، دوانیان هی خۆم نییە و دوانیشیان هی خۆمە، هەمووشیان کچن. خۆی گەورە پاداشتیەوانە باتەوە کە هاوکاریمانەکەن. زۆر سپاسیە و کاکانە ئەکەین کە هاوکاریمانەکەن. دەستخۆشی لەو خێرخوازانە ئەکەین. وەڵا کاکە ژیان قورسە، خەڵک باوکیشی هەیە مناڵی خۆی بۆ بەخێو ناکرێ، ئێمە بە بێباوکن ئەمجا زەعیفەن هەمویان. ئیتر خی گەورە پاداشتێوانە باتەوە کە هاوکاریمانەکەن. نەخوا بەزیا بێ، زۆر زۆر مەمنونیانین، دڵیان خۆشە بێ، جلی جەژنیان بۆ ئەەکەین. هەروە بێتەوە داوایشتمان لێ ئەەکەن، ئەگەر بۆیان نەکڕین دڵیانەیەشێ. جا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی هەچ کەس دەست بەسەر مناڵێکیەتی وابێنێ لەو دنیا لەگەڵ خۆما حەشرەکرێ. ئەمان ئەم هینەیان کردووە، ئەم خێرەیان بۆ ئێمە هین کردووە. ئیشەڵڵا خۆی گەورە پاداشتیانەیاتەوە. هیوادارم سەرکەوتوو بن، خێری و خێرخوازانەش بن و سەکە یارمەتی و هەتیوانەی منیەوە. من کە ئافرەتێکم پیاوەکەم تازە لە دەستزیاوە، پیاوەکەم لە تاو نەبوونی لە دەست چوو. ساحەب خانوو تەلەفۆنی بۆ کردم بۆ کرێخانوو نەمبوو. ئەنجا ئێستا لە خانوویەکان 2 مانگ کرێخانوو نە، هەموو بەخوا دراوسەکان یارمەتیمەیەن. هیچ معاشێکم نییە لە هیچ حکومەتێکە. ئیتراوەی خێرخواز نەبێت نیمەنی بیخۆ. خۆم و 3 مناڵ لەو خانووە لە بەکرێجۆم بەخوا ماڵیان ئاوا بێ دراوسەکان یارمەتیشتنیان. ئیتر یعنی پەڕقاقەزێت چێ 250 نەرتەبە چێ معاشم نییە لە حکومەتە. ئێخوانێ بڕێ هەچ کەس سێژی سافرای ماڵ مناڵی خۆیەکەوێ. ئیتر ماڵی خێرخوازەوە بێ، ماڵی ئێوە ئاوا بێکەوە من بەسەرتان کردومەتەوە کا بەس ئەو هەتیوانتان بەسەر کردمەوە. بڕوە ئەکەی سەلاجەی ماڵ من فرۆشتۆ بۆ زەخیرە و کرێخانووی ماڵ و مناڵم. ئەم بەیانێ مناڵەکان توێتی دایکە جلی جەژنمان بۆ کە دانیشتم چی نەگریەوەم بەریان نیمە بۆیان بکەم. بەخوا ئێوارە ئێوەتای ڕەمەزانە بەربان و پارشێ و خەڵک لە ڕێی خوا خواردنم بۆ اینجا تاکەی من ئاوا بژی. جا حیستا حالێن کە خۆم شەکرە و زەختمە، حالێن زەختم لە 400 نابەزی، شەکرم لە 400 نابەزی، دەرزیش بەکارێنم، حەپیش بەکارێنم. بڕوە ئەەکەی تا ئیستا عیلاجم وەرنەگرتووە لەبەرێ کە نەهاتۆ دەسەڵاتم نەبوو بیکڕم.
ئیتر تاکەی ژیان ئاوە نەهامەتی بێ ئیستا ئەوەی کە مەعاشێ دڵی خۆشە ئەڵێ مەعاشەکە وەرەگرن بە هەر حاڵە قەرزیشکەم مەعاشەکەم هەیە بەڵام من ئێوارە ساحب خانووکەیەتە سەرم بۆ کرێخان و ئەڵم بەسەر چاو با ئیشەڵڵا خێرخوازێ بۆم بێنێ بەخوا بەسەر چاو ئەدەن ئێکە نەبێت بەچی بێن مەمنونتانم ئەگەر 10,000 بەسیتیش بێ زۆ دڵم پێی خۆشە بەس نیاڵم شکر ئۆخی لەخوا بەزیا بێ لای لە مناڵەکانم کرێ ئەم ئێوارە خواردنێکی تێر و کوڕیانێنێ کاسبکاریشم نییە ماتۆڕێکم هەبوو لە پاش پیاوەکەم بەجێما لە تەعزیە پیاوەکەمە کەس نەیزانی کێ لێ دزی پێشەکی دەستخۆشی لە ئێوەی بەڕێز و پیاوچاک و خێرخواز و کەناڵی پەیام سوپاسی کەناڵە بەڕێزەکەتان ئەکەین هەموو کاتێک و هەموو ساتێک سوپاسی ئەو خێرخوازانش ئەکەین کە یارمەتی هەتی و نەدار و کەم دەست و کەم دەرامەت و مەعاوەق و داما و هەژار و نەدار ئەدەن خۆی گەورەیان لێ ڕازی بێ خوا 100,000 ئەوە بخاتەوە جێگەیان و زۆر زۆر بە ناوی خۆمەوە و ئەم خوشکە بە ڕێزانەوە ئەم منداڵە بێ باوکانەوە زۆر سپاسیانەکەین و خۆی گەورەیان لێ ڕازی بێ ئیشەئەڵڵا 1000 کەڕەت لەشی ئێوەی ساق بێ خوا لە ئێوەش ڕازی بێ ئیشەئەڵڵا خاوەنی دوو مناڵم تر زۆر دەستخۆشیان لێکم لەو خێرخوازانە و هیوادارم زۆر کە بەم کارە پیرۆزە هەستاون زۆر دەستخۆشیان لێکم هیوادارم نمونەیان زۆر بێ ئیشەڵڵا زۆر دڵی خەڵک خۆشەکەن دڵی فەقیر و هەژار خۆشەکەن ئیتر هەموو کەس یانی دڵی پێی خۆشە بەو هاوکاری و بەو ئیشە پیرۆزە هیوادارم هەر ئیشەڵڵا بەردەوام بن لەسەر ئەو کارە پیرۆزانەیان ئیشەڵڵا خوای گەورە مەحفوظیان کە دەستخۆشی خێرخوازانەکەم ئەمڕۆ دڵخۆشین کە هەدیەمان وەرگرت بە جەژن نزیک بۆتەوە ئەتر ئەتوانین جلی جەژن کڕین ئەتر باوکم نەماوە ئەتر ئەتوانین بە پارەکانی خێرخواز ئەتوانین شت کڕین جلی جەژن و پاتۆڵ و کراس و ئەو شتانە ئەتوانین بیکڕین ئەتر دەستخۆشی ئەو بەرنامەیەکە بەخشین سپاسی بۆ خازانەکەم نۆمە خۆش باتم بێرە بە ئێشتیمانی بەرگمان گرت بۆ جێژن بیکڕین دەستخۆشیان لێکەن دوعای خێریان بۆکەین بەما کارەیەوان دڵیان خۆش کردم جلی جێژن و پێکردم بۆ پارەیە بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 961 11 0 961 35 0 750 723 25 55 زۆر سپاسی ئەو کەساناکەن کە یارمەتی ئێمەیان من لەپارەوە چاوەڕێی ئەم ڕۆژە بووم کە جلی جێژنی پێ بکڕم زۆر سپاسانەکەینەوە خوا خێر و بەرەکەت بکاتنە ئەو کەسانە کە یارمەتی ئێمەیە زۆر دڵم خۆشە لەبەرەوەی دڵی هەتیوەکی وەکو ئێمە خۆشەکەن هیوادارم خۆی دەستان خۆشکە لە دوێنەوە زۆر دڵم خۆشە چونکە چاوەڕێی ئەم ڕۆژەمەکە بۆی ئەو پارەیە جلی جێژنی پێ بکڕم خوا خێر و بەرەکەت بکاتە ناو هەموو ئەو کەسانەی کە یارمەتی ئێمەیان زۆر سپاسانە
زۆر سپاسی بەرنامەی بەخشینەکەین کە ئەمڕۆ توانیان یارمەتیمان بەر بۆ ئەوەی هەندێ پارەمان بەرن ئێمە چاوەڕێ بوون چلی جێژنی پێ بکڕین زۆر سپاسیانەکەم دەستیان خۆش بێ ئینشاءڵڵا نمونەیان زیاترە بێ زۆر سپاسیانەکەین دڵی ئێمەیان زۆر خۆش کرد دەستخۆشی و بەرنامەتان لێککە ئاو پارەماندا بە هەتیونا بۆ ئەوانە ئەمڕۆ دڵم خۆش بکە یارمەتیانم تاسە ژلی جێژم نەکردی لەوانەیە بەیان بڕۆم ژلی جێژم کردن بپارێ بسم الله الرحمن الرحيم سرث دعوة كرم لخواي پروردگار نوێژ و ڕۆژ و طاعات و عیبادەتی مانگی ڕەمەزانی دێ وەرگرتبین لە هەموو لایەکمان خۆشەویستان و بەڕێزان ئێمە لە چوارچێوەی جێبەجێکردنی پرۆژەکانی بەرنامەی بەخشین بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز بڕیارمان نابووکەوە کۆمەکی و یارمەتی 200 منداڵی بێباوە بکەین لەم ڕەمەزانەدا ئەمڕۆژ وەکو ئەبینن بە خۆشحاڵیەوە مسلمانێک لە شاری سلێمانی ئەو بڕپارەیەی بۆ 100 منداڵ دابین کرد کە بریتی و لە 10 ملیۆن دینار کە بۆ هەر منداڵی 100,000 دینارمان پێیاون بۆیە داواکەین لە خێرۆمەندان و دەوڵەمەندانی وڵاتەکەمان ئینشاءڵڵا وەکو ئەم مسلمانە بتوانن 100 نەفەرەکەی تریشمان بۆ دابینکەن بۆکو ئەگەر نەشکرێ ئێمە ئەیکەین بەڵام ئەگەر بیکەن ئەبێ بە 300 و بە 400 ئینشاءڵڵا هەتاوەکو ئەوان زیاتر دەستی کەرەم و بەخشیان درێژکەن ئێمەش زیاتر ژمارەکە زیاتر ئەەکەین و زیاتر لە منداڵانی بێواو ئینشاءڵڵا سودمەند دەبن بۆ ئەم ڕەمەزانەوە بۆ ئەم جەژنی ڕەمەزانە ئینشاءڵڵا کە بتوانین دڵی منداڵێک خۆش بکەین بەوەیکەوە 100,000 وەرەك لێ جلوبەرگێکی پێ دابین ئەکا یاخود پێداویستێکی ماڵی پێدابین ئەکا داواکارین لە خوای پەروەردگار ئەو سەدەقەی گەورەیە و ئەو خێرە گەورەیەش لەم برابەڕە زەمان وەربگرێت کە ئەمڕۆ بڕیاریدا 10 ملیۆن دینار تەخسیس بکا و دابین بکا بۆ ئەم 100 منداڵە بە خۆشحاڵی و ئەمڕۆ بەسەرماندا دابەشکردن خوای گەورە هەموو لایەکمان سەرکەوتوو بکە ئینشاءڵڵا. ئەمڕۆژ بە هاوکاری و دەستگیرۆیەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست لە شاری سلێمانی تەنها لە ڕێگەی خێرخوازێکەوە بەخشین توانی 100 منداڵی بێباوکی بێناس دڵخۆش بکات بەهۆی دابەشکردنی هاوکاری بەسەریاندا. خۆتان بینیتان چەندێک دڵیان خۆش بوو چەندێک ئاسوودە بن ئەم منداڵە بێنازانە کاتێککە ئێوەی بەخشندە و دۆستی هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان ئەبەخشن. ئێمەش بەم چەشنە دڵخۆشی هەژاران و نەدارانی هەرێمی کوردستان دەکەین. ئەمڕۆ لە شاری سلێمانی بەهۆی دابەشکردنی هاوکاری مادی بەسەر 100 منداڵی بێباوک توانیمان لە ڕێگەی ئێوەی ئازیزەوە سفرەخوانی 100 ماڵی هەژاری نەداری بێباوک دڵخۆش بکەین و منداڵەکان ئاسوودە بکەین بێبەشیان نەکەین لە کڕینی جلوبەرگ و پێداویستی بۆ خۆیان. تا ئێوە بەردەوام بن دڵنیا بن ئێمە لە بەرنامەی بەخشین بەم چەشنە بەردەوام دەبین بەبێ ماندوو بوون بۆی پێتان ئەڵێین ببەخشن تا بەخشین بەردەوام بن.